بێگومان هەر لە سەرەتای هاتنە سەر کورسی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبا تاڵەبانی گرنگیەکی یەکجار زۆری داوە بە شاری هەڵەبجەی خۆ شەویست وەکو سەرجەم شوێنەکانی تر بێگومان ئەمەش بە پێشخستنی لایەنی زانستی و ئەکادمی و هەروەها کردنەوەی بەشی نوێ لە کۆلێج و لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجەی خۆ شەویست دەبێ کە ئەمڕۆ خۆشبەختانە ئیفتیتاحی بەشێکی نوێ ئەکەین لە پەیمانگا و بیرمان نەچێت کە خاڵێکی زۆر گرنگ هەیە بەلای منەوە کە بۆتە جێی سەرنجی هەموو لایەکمان ئەوش ئەوەیە جەنابی کاقوبات هەر لە سەرەتاوە هەوڵی ئەوەی داوە کە زانکۆکان کە پەیمانگاکان ئاشت کاتەوە لەگەڵ کۆمەڵگەیە و زمانی پێکدا هاتنەوە جارێکی تر لە نێوان سروشت و زانکۆ لە نێوان کۆمەڵگە و زانکۆ لە نێوان تاکەکانی خێزانەکان و کۆمەڵگەی کوردەواری بە شێوەیەکی گشتی لەگەڵ زانکۆ پەیمانگاکان جارێکی تر بگەێنێتەوە بە یەکتری کە سەرجەم ئیشەکانی ئەبینین ئەوە تا ئەمڕۆژ بەرهەمێکی تر لە بەرهەمی کارەکانی ئەوەیە کە بەشێکی نوێ لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە ئەکرێتەوە کە بەشێکی یەکجار پێویستە بۆ ناوچەکە و بۆ سەرجەم فەرمانگە و دام و دەستگاکانی ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی.